تۆپی پێ بۆ نەوەت خولەکە و بۆ یازە یاریزانە. ئەوە لە ئێستاکە زۆر و توێژی لەسەرەکە مەسەڵەن بۆ نمونە ئێستاکە کە خولەکان وەستاوە تقریبان دوای کەمتر لە مانگەیشت دەست پێ دەکاتەوە هەندێک پرسیار بە مێشتی خەڵک دادێ بۆچی تۆپی پێ یانزە یاریزانە. کاتی خۆی لە ساڵی 1848 یاری مەسەلەن تۆپی پێ هەبووە بەڵام وەکو ڕیزبەندی وەکو ژماری یاریزان زۆر دیار نەبووە. لە نێوان سکۆتلەندا و ئینگلترا بوو یاریەک ڕێکخرا باشە لە نێوان ئەو دووڵاتە بوو یاریەک ڕێکخرا. ئیتر بڕیاریان دەوتیان ئەو ئیدی یاریگایە و دەمانەوێت یاریەک ڕێکخین بەڵام بە بەشێوەیەکی جیهانی و چۆمڵێن ستاندارد بێت. تەوان تۆپی پێ لە ئینگلترا سەری هەڵدا ئەوە گومانی تێدا نیم کۆنترین مێژووی تۆپی پێ لە ئینگلترایە. بڕیاریاندا تۆپی پێک ئەنجام لەوان سکۆتلەندا و ئینگلترا ئەو کات وتیان چەند یاریزان بە چەند یاریزان ڕێک بخێن و یاریەکە ئیدی ئەوانەی کە یاریان دەکرد ئەوانەی کە یاریزان بوون تۆپ لە تۆپی پێ شارەزا بوون هەموو قوتابی بوون یان مامۆستا بوون لە زانکۆ بوون. بڕیاریاندا لە هەر پۆلێک چەند قوتابی تێدا بێت ئەوەندە یاریزانە لە ناو یاریگا بێت هەر تیپ و بەرامبەر. ئیدی لە ئینگلترا لە هەر پۆلێک 11 یاریزانی تێدا بوو بڕیاریاندا کە 11 یاریزان یاری بکات بەرامبەر سکۆتلەندەکانش گوتیان ئێمەش قوبوڵبانەی 11 یاریزانیان هێن ناو یاریگا. لەوێ بەسەری هەڵدا و ئیدی تۆپی پێ بە شێوەیەکی فەرمی و جیهانی بووە 11 یاریزان بەرامبەر بە 11 یاریزان. بابەتی نەوەت خولەکە بەڕاستی سەرچاوەیەکی 100% نییەکەوە دڵنیا بێتەوە بەڵام ئەوەی کە لە مێژوو هاتووە دەڵێ ئەو کاتێکەوە تۆپی پێ دەکرا خەڵک کە لە خوێندن بوو دواتر دەچووە کار ڕێک کاتەکان بە شێوەیەک دانابوو دەیانوت کاتێک کە شەمەند نەفەر ئەو شەمەند نەفەرێکەوە بە پشتی یاریگاوە دادەهات کۆتا کاتەکەی چ کاتێک بە ئەو کاتی یاریەکە دەوەستا یاریەکە تاوا دەبوو وتی دەستیان بەیاری دەکرد بۆ نمونە کاتژمێر 4 بووە کاتژمێر 5 بووە ئیدی بە کاتی ئەو کاتی ئەو شەمەند نەفەرە تێکچووبە ئەو شەمەند نەفەرە تێکچووبە ئەوە ئەو سەرچاوانێکەوە ببینیمە دەڵێ لەو کاتەدا دەستیان بەیاری دەکرد ئەو کاتێکەوە شەمەند نەفەرەکە دەستی بە ڕۆشتن دەکرد و یاریگاکانی بەجێشدا و خەڵک دەچۆ ماڵەکانی خۆیان دواتر هاتە سەیریان کرد ئەو کاتێکەوە یاری دەکەن کاتێکی گونجاوە حسابی کاتەکەیان کرد بینیان 90 خولەکە بەڵام جێمی ئەوە نەبوو جێمی یەکەم و جێمی دووەم و ئەو شتانە نەبووە ینی لە نێوان جێمەکان 45 خولەک و ئەوە نەبووە 90 خولەک یاریان دەکرد ئیتر مەسەن سەیریان کردو مەسەن جارەوە بۆ 85 خولەک بۆ جارەوەی 90 بە 95 خولەک بووە بەڵام بە شێوەیەکی گەستی لەسەر 90 خولەک جێگیریان کردو کە 90 خولەکە تاوا دەو شەمەند نەفەرەکەش بڕێ دەکرد و خەڵک دەڕۆشتەوە بۆ ماڵەکانیان ئیدی تۆ پێ زیانی بەم شێوەیە 11 یاریزانی دیاری کرد لەگەڵ 90 خولەک.